لە دوای ڕووخانی بەنداوەکە ڕۆژی سێشەممە ئاوی بەخور و لێشاو مینەکانی لە ڕێگەوە هەڵکێشاوە و کۆمەڵێکی زۆر لە چەک و تەقەمەنی دەگەڵ خۆی ڕاماڵیوە. هەروەها 150 تۆن لە ڕۆنی مەچینەی بۆ نێو دەریای ڕەش گواستۆتەوە. ئاو گەیشتۆتە سەروی خانووکان و هەزاران ئاژەڵ لە پارچێکی گەورەی نیشتمانیدا ئێستا لەژێر داگیرکاری رووسیاکاندان. ئەو کارناسەی بەشی ژینگە دەڵێت مەترسیەکە درێژخایەنە. دەرەنجامەکانی لە داهاتوودا بۆ منداڵەکانمان یان نەوەکانمان دەبێت، هەروەک چۆن ئێمە ئەوانەین کە ئێستا دەرەنجامەکانی کارەساتی چێرنۆبیل دەبینین، نەک باو باپیرانمان. ئەگەر ئەو سەرچاوی ژیان بێت، ئەوە هەڵسۆڕانی سەرچاوی ئاوی کاخۆفکا داهاتوویەکی نادیار بۆ هەرێمی باشووری ئۆکراینە پێک دێنێت کە تا دروستکردنی بەنداوەکە لەسەر ڕووباری دەنێپەر 70 ساڵ لەوە پێش دەشتێکی تەواو وشک بوو. لە ئێستادا لەگەڵ پسپۆرانی گروپەکانی پاراستنی سروشتی ئوکراینە لە گفتوگۆداین کە ڕەنگە پێویست بکات بە جۆرێک لە جۆرەکان پێداویستیەکانی سروشت لە بەرچاو بگرین بە چەشنێک بۆنەوەی داهاتوو وە گشتی بۆنەوەکانی ئایندە. ئەو بەشانە لە سروشت دەبن کە لە بەردەم گۆڕان بوون. کاتێک هێزەکانی رووسیا دەستیان بە سەربەنداوی کاخۆفکاداگرت، هەموو سیستەمی ژینگە پشتگوێخرا. چێڵگەی دانەوێڵە و سواوزی و میوەی تازە چێندرا و خەریکە ئەو کەردوو کاناڵانەی ئاویان بۆ دەچوو وشک بێت. هەزاران ماسی لە مەترسی لە ناوچووندان. هەڵبەت باڵندەکانی شێلانە و سەرچاوی خۆراکیان لە دەستداوە و دار و ڕۆچێکی زۆریش وە بن ئاو کەوتون. بۆ نمونە ئەگەر ئەم ناوچەیە وەک شوێنی هێلانەکردن بۆ جۆرێک لە باڵندە بێت، وێ دەچێت ببێتە شوێنی هێلانەیان کاتێک ئاوەکە پاش 7 بۆ 10 ساڵی دیکە بگەڕێتەوە. بەڵام کاتێک باس لە ژینگە دەکرێت کە لە ناوچووە چاکبوونەوەی ڕەنگە 10 ساڵ بخایێنێت. ئەو بەنداوە دوهەمین بەنداو لە سیستەمی 6 بەنداوی سەردەمی سۆڤیەت لەسەر ڕووبارەکە بووە کە لە بیلاڕووسەوە دەڕژێتە نێو دەریای ڕەش. سلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.